بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لێبێ لەم ڕووماڵە تایبەتە یادگار فایق لە خزمەتتاندایە دیارە لە بەشی یەکەمی ڕووماڵەکە من ئاماژە بە شتەکان نادەم بەڵام کۆمەڵێک ڕاو بۆ چوونی جیاواز خرایە ڕوو دواتریش جەنابی دکتۆر ومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران کۆمەڵێک زانیاری وردی لەسەر یاسای چاکسازی خستە ڕوو پێشەوەی میوانەکەم تان پێ بناسێنم کۆمەڵێک زانیاری دیکەشەیە بۆ ئەوەی دەیخەمە ڕوو پاشان دەچمە خزمەتی میوانەکەم بەڕێز ساسان عونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار. یەکەم خاڵی کارنامەی کابینەی نۆ بریتی بوو لەوەی کە ئیتر هاوڵاتی میحوەرە و بەرژەوەندی هاوڵاتیان لە سەروی هەموو لایەنێکی دیکەوەیە. چاودێرانی سیاسی ئاماژە بەوە دەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان باکردار لە ئاست ئەم بەڵێنەی خۆیدا بوو چونکە کاتێک ڤایرۆسی کۆرۆنا ڕووی لە هەرێمی کوردستان کرد حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم سەرچاوەکانی داهاتی خۆی ڕاگرت بۆ ئەوەی هاوڵاتیان تووشی ڤایرۆسەکە نەبن جگەلەوەی دەستی بۆ پرۆسەی چاکسازی برد کە خەونی هەموو تاکێکی کورد بوو. سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە یەکەم خاڵی کارنامەی کابینەی نۆدا میحوەری بوونی هاوڵاتیانی ڕاگەیان ئیتر هەر ئەوە دەکرێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە. دوای تێپەڕینی یەک ساڵ بەسەر کابینەی نوێمدا چاودێرانی سیاسی دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان توانی ئەم بەڵێنە بباتە سەر و بەرژەوەندی هاوڵاتیان میحوەری کارکردن بێت. کابینەی نوێم لە زۆر لە وڵاتانی دیکە کە 500 ساڵیشە وڵاتن پتر بەتەنگ هاوڵاتیانی خۆیەوە هاتووە و هاوڵاتی مرکزی هەموو ئەو کارانە بووە کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی لەبەرەوەی بینیمان بەبێ لە چاو لە زێڕی و پولی بەبێ لە چاو لە گومرگ و داهاتی بەبێ ئەوەی لە چاوی لە قازانج و دەستکەوتی شەخصی بێ ئەو حکوومەتی هەرێمی کوردستانە بەر لە هەموو شوێنێکی دیکە چەندین پابەندی و ڕێبەندی و ڕێگرتنی گرتە بەر ئەوەی کە ئەم پەتاو درمەت بڵاو نەبێتەوە لەناو خەڵکی هەرێمی کوردستانە. ئەوەی ئەم کابینەیە لە بەرژەوەندی هاوڵاتیان دەستی بۆ برد لە مێژووی حکومڕانی هەرێمی کوردستان دەستی بۆ نەبردراوە ئەویش ئەنجامدانی چاکسازیە کە بەشێکی یاسایەکە نێشتنی دوو موچە و بڕینی موچەی ناشایستە و هەڵوەشاندنەوەی پلەی نایاسایی فەرمانبەران دەگرێتەوە جگەلەوەی بە بڕیارێک موچەی پلە باڵا و تایبەتەکانی بۆ نیوەکەم کردەوە. لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێم خەڵک ئەو ئاسوودەی بۆ گەڕاوەکەوە زۆر بازە چاکسازی کرا زۆر پرۆژەی چاکسازی پێشنیار کرا کاک مەسوور چەند جارێک دووبارەی دەکردەوەکەوە وەکو سەرۆکوەزیران جەخت لە چاکسازی دەکەینەوە و لە هەمان کاتێک کە دەڵێت چاکسازی جەخت لە چاکسازی دەکرێتەوە خۆی حزبەکانی دەسەڵاتیش دەبنا زەرمەندی یەکەم دەبن بۆ نوەکەوان بێتە ناو چاکسازی خۆی ئەمە گرینگە تۆ لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانت کەسێکە ڕاستەوخۆت لە دەسەڵاتە ینی دێت چاکسازێک دەکە ئەمە جێگای دڵخۆشی بوو لە هەمان کات گەندەڵکاران بۆیانە ئیتر ستۆپیان پێ دەکرێت ئەگەر لەو قۆناغەش نەتوانانی ڕوبەڕووی لێ پێچینەوە بکرێنەوە بەڵام ستۆپیان پێ دەکرێت ئەو بە هەدەردانە کۆتایی پێدێ. پلان و بەرنامەکانی کابینەی نۆ لە بەرژەوەندی هاوڵاتیاندا داڕژراون تەنانەت ئەگەر ئەم پلان و پرۆژانە دژی حەز و خواستی حیزبیانەی هەر حیزبێکیش بوو بێت. سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانیش پێشتر ئاماژەی بۆدا کە بەردەوام لە بەرەی هاوڵاتیان دەمێنێتەوە. نەورۆس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر. زۆر سپاسی بۆ هەموو ئەو ئەفسەر و فەرمانبەرانە دەکەم ئەو کارێکی ئێوە دەیکەن بۆ پاراستنی ژیانی ئەو خەڵکە جێی شانازی هەمومانە هیوادارم بەردەوام بن لەم ئەرکە پیرۆزە بۆ پاراستنی ژیانی هەموو خەڵکی کوردستان. بەڵێ ئەزیزان لە درێژەی ڕووماڵە تایبەتەکەمان کە تایبەتمان کردووە بە تێپەڕینی ساڵێک ببورن بە سەرتەمەنی کابینەی نۆیەمدا من کۆمەڵێک پرسیارم هەیە
و میوانەکەم جەنابی ساسان ئەونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار بە سوپاسەوە وەڵامی من و ئێوەش دەداتەوە کاک ساسان ماندوو نەبی سوپاس بۆم دەرفەتە گەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین کە تا ڕادەیەک پرسیارێکی گشتیە لەگەڵ دەست بەکاربوونی کابینەکە و چەندین جارگوێم لێ بۆ وتراوە کە قەیرانەکان ئەو ئاستەنگانەی هاتنە پێشەوە ئەو ناخۆشیانەی تر چ نەبوونی ڕێککەوتنێکی ڕێکوپێک و تۆکمە بێ لەگەڵ حکوومەتی عێراقی چ ڤایرۆسی کۆرۆنا بێ چ دابەزینی نرخی نەوت بێ چ ناکۆکیە سیاسیەکانی سەر گۆڕەپانی هەرێمی کوردستان بوو بێ هەمووی کاریگەری داناوە لەسەرەوەی کە کابینەی نۆیەم ئەوەی پلانی بۆ دانابوو وەکو خۆی جێبەجێ نەکات بەنسبەت ئێوە وەگەر بە شێوەیەکی گشتی وەڵام بیتەوە لە وەزارەتەکان و هاوکار و هاوڕێکانت لە وەزارەتەکانی دیکە ڕوبەڕووی چ تەحەدایەک بوونەوە لەو ماوەیە سەرەتا سڵاو لە بەڕێستان و سڵاو لە بۆ بینەرانی کوردستان 24 ڕاستە بە پێوانەی تەقویمی ئەو ڕۆکە ساڵێک بەسەر سوێند خواردنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تێپەڕ دەبێ بەڵام پێم وایە کە ضرورە ئەو هەڵسەنگان نەبکەین جیاکردنەوەی بکەین کە کارکردنی فعلی ئەو کابینەیە لە بارودۆخی ئاساییدا تەنها 7 مانگ بووە کە دەکاتە 210 ڕۆژ و نزیکەی 100 ڕۆژ بە کەرەنتینکردن و قەدەغەی هاتوچۆ و خۆپاراستنی هاوڵاتیان لە ماڵەوە بەسەر چوو ئێستا نزیکەی 55 ڕۆژە بە لە سەتاسی هێزی کاری حکوومەتی هەرێمی کوردستان کارەکان بەڕێوە دەچێت بۆیە دەکرێت ینی ئەو بەراوردەش بکەین کە ساڵێک نییە بە تەواوی حکوومەتی هەرێمی کوردستان کارەکانی خۆی سەرڕای ئەو قەیرانانە بە شێوەیەکی باش بەردەوام بووە و درێژە پێداوە بەنسبەت وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کە کار لە 4 سێکتەری جودا جودایی ئاو ئاوەڕۆ و شارەوانیەکان و هەروەها گەشت و گوزار و شوێنەوار دەکات لەگەڵ دەستپێکردنی ئەو قەیرانانە سەرەتا و ئەولەویەتی ئیشکردنەکان لە کارە خزمەت گوزاریەکانی کە مەفروض وایە پێشکەشی هاوڵاتیان بکرێ خۆی لەوەدا دۆزیەوە و هەموو تواناکانی حکوومەتی هەرێم بە شێوەیەکی گشتی کە بۆ پاراستنی هاوڵاتیان بوو و لە بەتایبەتیش لە وەزارەتی شارەوانی بۆ نەوەستانی خزمەت گوزاریە سەرچیەکانی خزمەت گوزاریە سەرچیەکان بوو کە پێشکەشی هاوڵاتیان باشە وەکو جەنابتان ئاماژەتان پێدا لە کۆتابەشی قسەکەتان ئێوە بڵین وەزارەتەکەتان و تەواوی ستافەکانتان و دام و دەستگاکانتان فەرمانگەکانتان زیاتر لە بواری خزمەت گوزاری گشتی هاوڵاتیان کارەکەن ئەو ماوەیە چ نەبوونی ئەو بودجەی کە پێویستان بوو لە بەردەستان بێت و لە هەمان کاتدا لە ساتێکدا کە بۆ نمونە ڤایرۆسی کۆرۆنا دێت هاوڵاتیان دەچنە ماڵەوە دەوام نامێنێت ئەمە چۆن ئێوە توانیتان سەرباری تەحەدا و ئەرکە سەختەکان خزمەت گوزاریەکان وەکو خۆی و بەشایەتی لە ماوەی ڕابردووە کە بەرنامەم کردووە یانی ئەوترا لە ماوەی کەرنتینە بۆ نەخۆڵ و خاشاکی هاوڵاتیان لە 5 لە 4 لە هەولێر زیادی کردووە کەواتە ئەرکەکانیان زیادی کردووە کەمی نەکردووە ئەمە چۆن ڕێکخرا و هاوسەنگێکە ڕاگیرە قەیرانەکە کاریگەری لەسەر پرۆژەکان هەبوو کە پرۆژەکانی ڕاگرتن بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان و شخصی جەنابی سەرۆکی حکوومەت جەختی لەسەرەوە دەکردەوە کە خزمەت گوزاریەکانی هاوڵاتیان چۆن خزمەت گوزاریە تەندروستیەکان نابێ بۆستن بە هەمان شێوە خزمەت گوزاریەکانی تریش بە تایبەتی دابینکردنی ئاوی پاشی خواردنەوە و هەروەها کۆکردنەوەی خاشاک و چارەسەرکردنی نابی بۆستێ و بەردەوام بوو بۆیە بەشەکی ئەو پێداویستیانە هەمووی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابین کرا و کاری لەسەر کرا باشە وردە دەبینە سەر باسی پرۆژەکان دیارە ینی ئەمڕۆ باس لەوە کرا کە دوای ماوەیەکی زۆر لە چاوەڕوانی دوجار پرۆژەی 100 مەتری شەقامی 100 مەتری لە سلێمانی دەچێتە واری جێبەجێکردنەوە و هاوڵاتیانی شارەکە بە حکمیەوەی ماوەیەکی زۆرە چاوەڕێی ئەمن ینی پەرۆژ بوون بۆم هەواڵە پێم خۆشە لە لای ئێوە وەکو بابەتێکی گرنگ قسەیەکم بۆ بکەی لەسەر ئەوە ڕوونکردنەوەی زیاتر بی و ینی قسە لەسەر ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان لە سنتەر و نێوەندی ئەو قەیرانانەدایە کە ڕوبەڕووی بۆتەوە بەڵام هەنگاوێکی لەم چەشنە دەهاوێت ئەمەیان چۆنە
ئەوە مژدەیەکی زۆر خۆشە کە پرۆژەیەکی استراتیژی گەورە کە پرۆژەی شەقامی 100 مەتری شاری سلەیمانیە دوای چەندین ساڵ لە دواکەوتن لەسەر دەستی ئەو کابینەیە بەو زوانە دەچیتە بواری جێبەجێکردنەوە کە بە حقیقەت هەر لەگەڵ سەرەتای دەستپێکردنی کارەکانی کابینە ئەو پرۆژەیە یەک لەو پرۆژانەی جێبایەخی جەنابی سەرۆکی حکومەت بوو کە کاری لەسەر دەکاوە بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە لە ئەنجامی فراوانبوونی شاری سلێمانی کێشەی هاتوچۆ یەکجار زۆر بۆ ئەو شارە بەدەست خنکان و بەدەست کێشەی هاتوچۆوە دەیناڵاند ئێستا بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە سلێمانی لەو گرفتە نەجاتی دەبێت و هەر بەپێی ئەو نەخشەیەی کە لە ماستەرپلانی سلێمانیدا هەیە بە نسبەت پرۆژەی 100 مەتری لە دوو شەقامی تەریب هاوشێوە تەریب لە ڕۆژ ئاواوە ڕوو لە ڕۆژهەڵات دەبێ و هەموو شەقامەکانی 6 مەتری و 100 مەتری کۆن بەوەوە دەبەسترێتەوە کە لە کاتی تەواوبوونی تەختیای نزیکەی 472 کیلۆمەتری چوار گۆشە دەکات و لە کاتی تەواوبوونی تەواوی پرۆژەکە تا 20 ساڵی تر کێشەی هاتوچۆ لە سلێمانی چارەسەر دەبێت و ئەو شەقامی 100 مەتری لەگەڵ تۆڕی شەقامە لاوەچیەکانی بە هەمووی 146 کیلۆمەترە و بە سێ قۆناغ جێبەجێ دەکرێت کە بە سێ فەیسی ئەیوبی وسیە ئەوەی کە لەم زوانە دەچێتە بواری جێبەجێکردن و حکوومەتی هەرێمی کوردستان 400 ملیار دیناری بۆ تەرخان کردووە درێژیەکەی 33 کیلۆمەترە کە 8 یەکتەر بڕوو 16 ئاوبەری سندوقی بە پێی مواسەفاتی جیهانی بە پێی ستاندەری جیهانی تێدایە و لەم زوانە بەردی بناغیدا دەندرێ و ئینشاڵڵا دەست بە جێبەجێکردنی دەکرێت. باشە دیارە ئێمە وەکو ئەعلام زۆر حەزمان لە سەبقی ئەعلامی و سەحوفیە باس لەوە کرا کە سبەینی ڕۆژی شەممە بەردی بناغەکە دابنرێت ینی ئەکرێ بڵێن لەم هەفتەیە دانرێت ئەگەر سبەینێش نەبێت. پێم وایە هەندێک دەستگاکانی ڕاگەیاندم بڵاویان کردیتەوە بەڵام ئەوەی لە لای منەوە زانراوە کە بە زووترین کات لەم هەفتەیە بەردی بناغی بۆ دادەنرێت. باشە وردە وردە بچینە لەبەرەوەی ینی چۆن بڵێ وەزارەتەکەیەوە وەکو جەنابتان لە سەرەتادا ئاماژەتان پێدات چەند سێکتەرێکی دیاریکراو هەیە کە ئێوە سەرپەرشتیەکەن و بە شێوەیەکی بەردەوام ئاگاتان لێ و خزمەت گوزاریەکان پێشکەشەکەن. بابەتی ئاوی پاک و پاکژ و ڕێک و پێک بۆ ماڵان بابەتێکی گرنگ بووە بە نسبەت شاری هەولێرەوە بە شێوەیەکی دیاریکراو. ماوە ئێمە لە بەرنمەکانە کە بەرناممان دەکرد نامەمان بۆ داد تەلەفۆنمان بۆ دادگلەی ئەوە دەکرا کە بۆ نمونە لە کەس نازان بە چ گەڕێکێکی هەولێر کێشەی بیاوی هەیە هاوڵاتیان بە تانکەر ئاوی پاکە هێنن بۆ ماڵەوە هەم لە ڕۆ مادێکەوە هەم لە ڕۆ جەستەیەکەوە ئازێتێکی زۆرە بینن. چه هەنگاوێک نراوە و ئەو پرۆژانەی بۆ نمونە پرۆژەی جێبەجێکردن و چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی لە کەس نەزان و دەوروبەری لەگەڵ پرۆژەی ئاوی هەولێر چوار پرۆژەی دیکەش بێگومان زانیاریە وردەکان لای ئێوەن چۆن ئەتوانێت کێشەی کەم ئاوی لە هەولێری پایتەخت چارەسەر بکات. من بە شێوەیەکی گشتی باس دەکەم دابینکردنی ئاوی پاچی خواردنەوە یەک لە ئەولەویەتەکانی کارکردنی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە و تەنانەت بە یاسا لە یاسای وەزارەت ئەو بابەتە یەکەم خاڵە لە کارەکانی وەزارەت و بە تایبەتیش لەو کابینەیە گرنگجێکی یەکجار زۆری پێدراوە و هەندێک داتا دەخەمە بەردەستی ئێوەی بەڕێز و هاوڵاتیانی خۆشەویست بۆ ئەوەی کە بیزانن حکوومەتی هەرێم ڕۆژانە 2.1 ملیۆن متر سێجا ئاوی پاچی خواردنەوە بۆ سەرجەم هاوڵاتیانی کوردستان بەرهەم دەهێنێت لە ڕێگای 69 پرۆژەی گەورە و ناوەندی و بچووک و هەروەها 5714 بیری ئاو کە ئاوی ژێرزەوی بەرهەم دەهێنێت و ئەو پرۆژانە ئەو 69 پرۆژەیە 19 پرۆژەی لە هەولێرە 28 پرۆژەی لە سلێمانیە 9 پرۆژە لە تۆکە 1 پرۆژە لە هەڵەبجەیە 7 پرۆژە لە ئیدارەی گرمیانە 6 پرۆژەش لە ئیدارەی ڕاپەڕینە و ڕۆژانە حکوومەتی هەرێم بۆ بەرهەمهێنانی ئەو
ئەو 2.1 ملیۆن مەتر سێجا ئاوا 840 ملیۆن دینار ڕۆژانە سرف دەکات و هەر هاوڵاتێکی ڕۆژانە بە شێوەیەکی ڕۆژانە 840 ملیۆن دینار ڕۆژانە سرف دەکات بۆ بەرهەمهێنانی 2.1 ملیۆن مەتر سێجا و پێداویستی ڕۆژانەی هەر تاچێکی کوردستان لەو ئاوا 365 لیتر ئاوی بەبەردەکەوی لە کاتێکدا بە پێی ستاندارەکانی یۆنوسێف و WHO هەر تاچێک پێویستی بە 200 هەتا 220 لیتر هەیە واتە تاچی کوردستانی زیاد لە پێویستی ستاندەری جیهانی 165 لیتر ئاوی زیاتر بۆ بەرهەم دێ لە ئەنجامی کۆمەڵێک گرفتی کەڵەکە بوو بڕێکی ئاوی زۆر بە هەدەر دەدرێ بەداخەوە وەکو پێویست دەستی پێوە ناگیرێ و ئەوە یەک لە هۆکارەکانی ئاویش نەیتوانێ و کێشەیە چارەسەرکە یانەمەیان نەکەوێتە سەر ئەستۆی هاوڵاتیان کە پێویستە خۆیان هەست بە و بەرپرسیارەتی بکەن بەبێەوەی پێوەریشیان بۆ دابنرێ ئەو بە هەدەر نەدرێ بەشێکی چارەسەر کردووە بەڵام لەبەر ئەوەی هەتا کوشتا قۆناغەکە نەبوویتە 100% و بە ڕێژەی جودا جودا لە 140 تا 160 جێبەجێکراوە کاریگەری زۆری کردووە لەسەر کەمکردنەوەی بەکارهێنانی ئاو بەڵام ئەو قەیرانە قەیرانێکی بەردەوامە بۆیە پەیوەستە بە چەند بابەتێک یەکەم هوشیاری هاوڵاتی کە بەوەی ئەو سامانە نیشتیمانیە دەست پێوە بگرێ و زیاد لە پێویستی خۆی بەکاری نەهێنێ و هەروەها پلانی تری حکومت بۆ بەکارهێنانەوەی ئاوی قڕس لە داهاتوو و جێبەجێکردنی ئەو استراتیژە دوورخایانەی کە دەمانەوێت وەکو وەزارەتی شارەوانی گەشت و گوزار بیگرینە بەر ئەویش بە تەنها بەکارهێنانی ئاوی سەرزەویە و دەستبەرداربوونە لە بەکارهێنانی ئاوی ژێرزەوی زۆر باشە من پرسیاری زۆری دیکەم ماوە بەڵام هاوڕێیانم پێمەڵێن کە ڕاوبۆچوونی کۆمەڵێک هاوڵاتی لەسەر کابینەی نۆیەم وەرگیراوە بزانم ئەوان چیڵن با پێکەوە بە ڕوخسەتی جەنابتان سەیری ڕاوبۆچوونی ئەوانیش بکەین بێگومان ئەم کابینەیە کە لەگەڵ دەست بەکاربوونی خۆتان نەزانن تێکەڵ بە بابەتی ڤایرۆسی کۆرۆنا بوو خۆی یەکێک بوو لە کارە هەرە گرنگەکانی حکوومەت لەم کابینەیە ئەوە بوو ئیدارەدانی خۆپارێزیکردن لە ئەم پەتای ڤایرۆسی کۆرۆنا کە ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و لە خاڵە هەرە گرنگەکانی حکوومەتش بابەتی چاکسازی بوو یاسای چاکسازی کێچێتە بواری جێبەجێکردنەوە دەخوازیین ئەم کابینەیە کابینەیەکی سەرکەوتوو بێت و ئەبێ چاوەڕێژ بکەینە تاکۆ بزانین لە ئایندام کابینەیە ئەو کات توانێ هەڵسەنگاندنی تەواوی بۆ بکەین گەلێک پێخۆشە کوێف چاکسازیە بێتە بکارهێنان بشێوە کات دەرستی و ڕاستی تایبەت هەندێک ئەبێت بندیوار و هەندێک مێزانی کە دوموچە سێموچە وەرگرن ئەف شێوە چاکسازیە حەپەن و کە ئەمید بینین هاتی دەست پێکەن ئەگەر بوی شێوەی بێتە دەست پێکەن بەڕاستی شێوەکە گەلەکە دەستە و جێکەی خوشەمە هەموویایە هەشێکی کورد لە ئێستاە چاوەڕێ ئەوەیە بوارەکانی جێبەجێکردنی چاکسازی بە واقعی بچێتە بواری جێبەجێکردنەوە یعنی هەمووان بتوانن ئەو خطانەی ئەو پلانانەی کە هەیە لە ئێستاە بۆ جێبەجێکردنی بوارەکانی چاکسازی بە شێوەیەکی عملی ببینن بۆچی لەبەرەوەی جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان تاشی کووردا لە نێوان لە موچەی فەرمانبەرانە ئەگەر بێت و ئەم جیاوازیە بە شێوازێکی زۆر باش کەم بکرێتەوە هەموو کەس خۆشحاڵە بێت بەڕای منم کابینێ جیاواز لە کابینەکانی تر کابینەیەکی سەرکەوتووە و جێگای دڵخۆشیشەوە گرنگترین خاڵی ئەم کابینەیەش پرۆژە یاسای چاکسازیەکانێتی ئێوە هیوادارە هەمومان پێکەوە دەزە ناو دەست پشتگیری و پاڵپشتی ئەم کابینەیە بکەین بۆ باشترکردنی گوزارانی خەڵکو و چەسپانی یاسا لە هەرێمی کوردستاندا زۆر گرینگە لێرە کە حکوومەتی هەرێمی کوردستان بیکە چاکسازیە بە چاکسازی تۆ دەتوانێت ڕۆبڕین هەم داگیرکەر بیتەوە هەم ئەو کەسانە بیتەوە کە لە ناو خۆیان دش بە پرۆسەکان و ئاشکران بکەیت بۆ خەڵک پێمان بڵێن کە فلان و فلان حیزب فلان لایەن فلان ئەشخاص ڕێگرە لە بەردەم پرۆژە یاسای چاکسازیە ئەوەی کە سەرۆکایەتی ئەم کابینەیەکە بەڕێز مەسرور بارزانیە کەسایەتێکی بوێر کەسایەتێکی جددی کەسایەتێکی خوێنەوار کەسایەتێک کە لەو ئاستەیە کە بتوانێت ئەم پرۆژە یاسایە تێبپەڕێنە بە سەرکەوتووی و شانازیەک
بۆ خۆی و مێژوو بە خۆی تۆمار بکات. هەلبەت ئەنجامدانە هەر جۆرە چاکسازیەکی دناوە هەر نەتەوەیەکیدا دەر ئەنجامەوەی چەندێش پێخەمەت باشکردنا ژین و ژیارە سیستەمی ژیانە هەر تاکێک هەسێکت ناو جوواکیدا پێنگاوێن سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی دکابینا نویدا هاوێتین ببها و بەرز و بلند نرخینین هەرچەندە هێشتا گەلێک گۆڕانکاریمانە نەهاتنە ئەنجامدان لێ ئەنجامدانە پرۆژێک چاکسازیە یا خویا یا دەمەک درێژ پێ و دەرباز بیت لێ وەکو تاکی کەسی ئەوی وڵاتی مە هیوی و ئومێدەوار بێ چەندی هەیە گۆڕانکاریین باش دناف ئەوی وڵاتیدا دهێنە ئەنجامدان هەش پێخەمەت خۆشکردنا ژیارە خەلکێ. بەڵێ ئەزیزان دووبارە سڵاوتان لێبێت بۆ ئەم بەشەی ڕووماڵەکە بە سوپاسەوە دکتۆر ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵم دەبێت بۆ وەی ڕای ئەوانیش بزانین دکتۆر سڵاوتان لێبێ ئەم کاتەتان باش ماندوو نەبن لەو پرسیارەوە دەست پێ دەکەم ئەمڕۆ ساڵێک تێدەپەڕێت بەسەر تەمەنی کابینەی نۆیەمدا لەو ساڵەدا ینی پێم خۆشە بزانم ئێوە وەکو جەنابتان وەکو سکرتێری ئەنجومەنی وەزیران و هاوڕێیان و هاوکارانت لە ئەنجومەنی وەزیران لەو ساڵەدا چیتان کرد سەبارەت بە کۆبوونەوە سەبارەت بە بڕیارە گرنگەکان سەبارەت بەو هەنگاوانەی کە پێشتر دەستی بۆ نەبرابوو و دەستیشی پێ نەکرابوو فەرمونون ئێمە و بینەران گوێمان لە جەنابتانە دکتۆر. زۆر سپاس کاگیادگار ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزۆنی کوردستان 24 وەکو بەڕێزت ئاماژەت پێدا لە تەمەنی یەک ساڵەی کابینەی نوێنی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا 33 کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کراوە و 65 بڕیاریش دەرچووە ئەوەی کە جێی دڵخۆشیە سەرجەم بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران لەو 33 کۆبوونەوەیە کە 65 بڕیارن هەمویان بە کۆی دەنگی سەرۆک و جێگر و ئەندامانی ئەنجومەنی وەزیران دەرچوون ئەمەش مانای ئەوەیە کە فراکسیۆنەکانی بەشداربوو لە پێکێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکدەنگ هێڵە گشتیەکانی بەرنامەی کاری کابینەکەیان جێبەجێ کردووە لەسەر ئەساسێکی یەکتیمی ئەو هێڵە گشتیانەی کە لە دەی حەوتی 2019 لەلایەن بەڕێز سەرۆک وەزیران خرایە ڕوو بۆ پەرلەمانی کوردستان و پەسەند کرا. بەڵێ دکتۆر سەبارەت بە بڕیارەکان ئاماژەیەکت پێدا بەڵام پێم خۆشە زیاتر جەختی لەسەر بکەمەوە بڕیار لە ئەنجومەنی وەزیران چۆن دەدرێت چۆن گەڵاڵەت دەکرێت و ئەو لایەنانەی لە ناو حکوومەتن بە شێوەیەک لە شێوەکان حزوریان هەیە و کاریگەری خۆیان هەیە لەسەر بڕیارەکان هەر هەمویان. بەڵێ خۆی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران بە یاسایەک ڕێکخراوە پێ ئەڵەن یاسای ئەنجومەنی وەزیران کە ژمارە 3 ساڵی 1992 ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان 19 وەزارەتمان هەیە و 3 وەزیری هەرێمیشمان هەیە کە خۆی گشتیان دەکاتە 22 وەزیر و بەڕێزان سەرۆک و جێگری سەرۆک وەزیرانیش 24 کەس لە ئەنجومەنی وەزیران مافی ئەویان هەیە کە دەنگ بدەن لەسەر بڕیارەکان. طبعا هەر لەو یاسایە هاتووە کە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران بە زۆرینەی ئامادەبووان دەردەچێت بەڵام ئەوەی کەجێ خۆشحاڵیە ئەو فراکسیۆنەی کە پێکێنەری سەرەکی کابینەی نوێنی حکوومەتی هەرێمی کوردستانن ئەو 65 بڕیارەی کە باسم کرد بە کۆی دەنگ بڕیارەکان دراون و حەزەکەم کاگادگارەگەر هەر گرنگترین ئەو بڕیارانە بخەمە ڕوو کە لە تەمەنی یەک ساڵەی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان دەستون. طبعا کۆبوونەوەی ژمارەیەک لە 15 حوتی 2019 بوو بڕیاری ژمارەیەکیش کە لەم کۆبوونەوەی دەرچوو یەکسەر ڕاستپارتی بەڕێزان سەرۆک وەزیران و جێگری سەرۆک وەزیران و وەزیرە پەیوەنددارەکان بوو بۆ سەردانی بەغدا بۆ دەستکردن بە دانوستان سەبارەت بە دوو مەلەفی سەرەکی مەلەفی یەکەمیان بابەتی پەیوەندیدار بە شایستە و مافی دارایی هەرێمی کوردستان و بابەتی بودجە مەلەفی دووەمیشیان مەلەفی خاک بوو کە بۆ کردن لەسەر مەلەفی مادەی 140 دەستور و ناوچە کوردستانەکانی ترەوەی ئیداری هەرێمی کوردستان هەر ڕۆژێک دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەگەر یادتان بێ ئەم شاندە باڵایە بە سەرۆکایەتی بەڕێز سەرۆک وەزیران و بەڕێز جێگری سەرۆک وەزیران و وەزیرە پەیوەندیدارەکانی دارایی پلاندانان ناوخۆ پێشمەرگە سەردانی بەغدایان کرد و ئەمە بڕیاری ژمارەیەک بوو یعنی ئەمە نیەتیەوە دەرەخاکەم حکوومەتە هەر لە سەرەتاوە نیەتیەوەی هەبوو کە لەگەڵ حکوومەتی فیدراڵی لاپەڕەیەکی تازە هەڵبدرێتەوە بە تایبەتی بۆ دابینکردنی شایستە و مافی دارایی خۆرانی هەرێمی کوردستان. گرنگترین بڕیارەکانی تر پەسەندکردنی بەرنامەی کاری گشت وەزارەت و دەستە و لایەنەکانی نەبەستراو بە وەزارەت بۆ 4 ساڵ
چونکە خۆتە زانی هێڵەگشتەکانی بەرنامەی کارگشتی بوون هەر وەزارەت دەستوارچەوەی و هێڵەگشتیارە بەرنامەی کاری خۆی هەبوو لە ئەنجومەنی وەزیران پەسەند کران 5088 مامۆستای گرێبەست بە هەمیشەیی کران کەم هەندێکیان خزمەتی گرێبەستیان بۆ زیاتر لە 10 ساڵ گرێبەست بوون بەڵام خۆشبەختانە ئەم بەڕێزانە هەمویان لەسەر میلاشی گشتی دامەدرێنرا زیاتر لە 1300 یەکەمی سەربەشەکانی کۆلیژ و زانکۆ پەیمانگاکردنی هەرێمی کوردستان بە بڕیاری خزمەتی وەزیران دامەدرێنرا دواتر لە هەمووی گرنگتر پەسەندکردنی پرۆژه یاسای چاکسازی بوو کە بە حاڵیەوە ئەو ڕۆژەی ئەم پرۆژه یاسایی تا پەسەندکرا نزیکەی 7 ساعات کۆبوونەوەکە بەردەوام بوو و لە پەرلەمان ئەم یاسایە پەسەند کراوەکو تەشریع و بە خۆشحاڵیەوە ئەنجومەنی وەزیران پەیڕەوی ئاسانکاری جێبەجێکردنی یاساکەی دەرکردووە و لیژنەی باڵا دەست بەکار بووە و پەیڕەوەکانی تریش ئامادەن ئەم ئەنجومەنی وەزیران تا ئێستا 6 دانە پەیڕەوی دەرکردووە کە پەیڕەوی گرنگێن و لەگەڵ ئەوەش 5 دانە پرۆژەی قانون پەسەند کراون لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران کە هەندێک لەو قانونانە دەرچوون لە پەرلەمانی کوردستانی. بەڵێ دکتۆر ئامانج بە نسبەت باسی بەغداد کرد دیارە من لە دکتۆر ئومێد سەباحی شەمان پرسیارم کرد گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا یعنی ئەمە بابەتێکە بەلای تاکی کوردەوە بەلای هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بابەتێکی گرنگە چونکە هاوڵاتیان ئەو تێڕوانینەیان بۆ دروست بووە کە ئەگەر نێوان هەرێم و حکوومەتی عێراق باشتر بێت دۆخی ئەوان چاکتر ئەبێ ئەم هەنگاوانە بەکوێ گەیشتون و ئەگەر هەیە کەی سەردانی داهاتوو ئەنجام بدرێت. بەڵێ دڵنیان برای بڕێز و ئومێد تەفاسیلی زۆری بۆ بینەرانی خۆشەویستی کوردستان 24 شرح کردو بەڵام بە پوختەی ئەگەر وەڵام بدەمەوە لە جەنابەت دانوستانەکان بەردەوامن باشە حکوومەتی هەرێمی کوردستان گەشتبینە لە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فیدرالی و وەکو باسیشم کرد حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەم کۆبوونەوەی خۆی کە لە 15 حەوت بوو ڕۆژی 16 حەوت سەردانی بەغدای کرد بە سەرۆکایەتی شاندێکی باڵا کە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەم کابینەیە هەر لە سەرەتاوە نیەت و ئیرادی ئەوەی هەبووە کە لەگەڵ حکوومەتی فیدرالی لە چوارچێوەی دەستور ڕێکەوتن بکرێت باش و لە مانگی 12 ساڵی 2019 حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی کابینەی پێشووی ئیتیحادی ڕێکەوتن لەسەر پرۆژه یاسای بودجێ عێراقی فدرال بۆ ساڵی 2020 لە بەرامبەر خرجکردنی 900 ملیار دینار بۆ حکوومەتی فدرال بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەرێمی کوردستانیش ئامادەی خۆی پیشاندا بۆ ئیلتیزامی نەوتی و ئیلتیزامی دارایی بەڵام دواتر بەهۆی ئەو سەیرانە سیاسی کە لە بەغدا ڕوویدا و دواتر بابەتی کۆرۆنا و دابەزینی نرخینەوت و دابەزینی داهاتی عێراقیش ئێستا دانوستانەکان بە ئاقارێکی تر دەڕۆن کە دیسانەوە دەمەوێت دڵنیایی بدەم کە دانوستانەکان بەڕێڕەوێکی ڕاستا تێپەڕ دەبن و لە داهاتووشی نزیکدا لیژنەی باڵای دانوستان دەگەڕێتەوە بۆ بەغدا و من گەشتبینم لەوەی کە لەگەڵ حکوومەتی فیدرالی و حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنامەیەکی هاوسەنگ کە بەرژەوەندی گشتی هەموو گەلانی عێراقی تیادا پارێزراو بێ هەرێمی کوردستان ئامادەی خۆی دەربڕیوە بۆ پابندبوون بە ئیلتیزامی دارایی و ئیلتیزامی مالی لە بەرامبەریشدا بەغدا پێویستە ماف و شایستە دارایەکانی هەرێمی کوردستان پەسەند بکات. باش دکتۆر ئامانج کۆتا پرسیارم سەبارەت بە یاسای چاکسازیە دیارە من بیرمان لە کابینەی هەشتەمیش جەنابتان سەرقاڵ بوون بە یاسای چاکسازیەوە تا و کاتێکە گەیەنرایە پەرلەمان گفتوگۆی لەسەر کرا پەسەند کرا دووبارە چوویەوە چوارگۆشەی یەکەم بەڵام لەگەڵ کابینەی نۆیەم پێدەچێت هەنگاوەکان خێراتر بن بۆ جێبەجێکردنی یاسای چاکسازی پێم خۆشە بە شێوەیەکی کورت و پوخت بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە قۆناغەکانی جێبەجێکردنی یاسای چاکسازی چین و چەند دەخایەنن. بەڵێ من هەموو جارێک گوتومە سەختترین قۆناغی چاکسازی بریتە لە جێبەجێکردنی خۆتە زانی و باست کرد پرۆسەی تەشریعکردنی یاسای چاکسازی دوور و درێژ بوو لە کابینەی پێشووش و لەم کابینەیەش بەڵام ئێستا پرۆسی تەشریعکردنی تەواو بوو و لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە قانونەکە ئیزدار کرا و لە ڕۆژنامەی وەقایع بڵاو کرایەوە 90 ڕۆژ دوای دەرکردنی پەیڕەوی ئاسانکاری جێبەجێکردنەکەشی تێپەڕ بوو کە لەیەکی حەوت بوو ئێستا یاساکە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە لیژنەیەکی باڵای جێبەجێکردنی یاسای چاکسازی هەیە کە بە سەرۆکایەتی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و هەر سێ فراکسیۆنەکەی بەشدار بوو لە حکوومەت نوێنەریان هەیە لەناو ئەم لیژنە باڵایە لەسەر ئاستی هەر وەزارەتێکی لیژنەیەکی لاوەچی دروست کراوە بە سەرۆکایەتی وەزیری پەیوەندیدار و ئەم لیژانانە دەستیان کردووە بەکارکردن
ئێستا سێ پەیڕە و ئامادەیە بۆ پەسەندکردن کە ئومێد دەکەین لەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە وا بڕیارە ئەو هەفتەیە ئەنجام بدرێ ئەم سێ پەیڕەوەش لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پەسەند کرێک یەکیشان بریتیە لە سندوقی خانەنشینی ئەمە زۆر گرنگە بۆ خانەنشینان بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان لە دوای ساڵی 92ەوە سندوقێک دروست دەکرێت بە ناوی سندوقی خانەنشینی ئەو لە سەتا حوتەیە کە لێبڕینی خانەنشینی دەچێتە ناو ئەم سندوقە ئیتر خانەنشینان لەڕێ ئەم سندوقەوە زامنی شایستە دارایەکانیان دەکرێت پەیڕەوێکی تر کە پەیڕەوی ڕێخستنەوەی حیمایاتە ئەوانەی پاسەوانەکان ئەویش لە بەردەستە وا بڕیارە بەم زوانە ئەو پەیڕەوەش مصادقە بکرێت و ساڵێکی تری گرنگ چاکسازی هەر بابەتی موچە نییە کاگیادگار کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیران 5 دانە بڕیاری تر دەرچوون بۆ چاکسازی لە داهاتە گشتەکانی چونکە ئێمە نابێت چاکسازی بکەینەوە تەنها لە چاکسازی لە بواری موچە و خانەنشینی ماڵە بەڵکو چاکسازی ڕاستەقینەش هاوتا لەگەڵ چاکسازی لە برە و بوارانە بریتیە لە چاکسازی لە بواری داهاتەکانی نەوت باجەکان بوومرێک دەواازە سنووریەکان هەروەها هەیکەلێتی حکوومەتی چاکسازی کتر بکە لە چاکسازی ئیداری ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەردراوە ئەبێ ئەم هەیکەلەتە هەبەیی حکوومەتی هەرێمی کوردستان بچووکتر بکرێتەوانێ و سترەکچەری حکوومەتسەر لە نوێدا بڕێژرێتەوە بە زۆرێک کە ئەو خەرجە زۆرەی کە ئەکرێ بۆ خەرجی تەژغیلی و بەکاربردن کەم بکرێتەوە بۆیە لەسەر تەوەرانەی کە باسم کرد لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بیجانی بۆ دروستوە و لە دوای یەکی حوتیشەوە ئیتر خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێیەک کە دەرئەنجامی چاکسازی ببینێت چونکە وتە وەکو باسم کرد مەرحەلەی تەشریعکردنی تەواو بووە مەرحەلەی ئیصدارکردنی وەکو قانون تەواو بووە ئێستا کەوتوتە بواری جێبەجێکردنەوە و ئەم کابینەیەش هەموو فراکسیۆنەکانی بەشدار بوو لە کابینەکە پێکەوە کە گەڵەگشتەکانی بەرنامەیەکاری حکوومەتیان نووسیوەتەوە هەمویان مەکوورن لەسەر ئەوەی کە یاسای چاکسازی جێبەجێ بکرێت بە زۆرێک کە زامنی شایستەی دارایی موچەخۆرانی هەرێمی کوردستان کات. جەنابی دکتۆر ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران زۆر سوپاس بۆ و کاتەی بە ئێمەت بەخشی سوپاس بۆ زانیاریەکانتان ماندوو نەبن. سپاس بۆ ئێوەش کاگیادگار ڕێز سڵاو. هەر بژین. کاکساسان داوای لێبوردنەکەم ماوەیەک بەجێم هێشتی دێمەوە خزمەتتان بۆی گفتوگۆکەمان تەواو بکەین. یعنی هەندێک بابەتمان باس کرد بەڵام وردە بچینە وردەکاریەکانەوە سەبارەت بە پرۆژەکانی ئاو. لە شاری سلێمانی لە ڕۆژانی ڕابردوو جەنابتان قسەتان لەسەر بەهەدەردانی ئاویش کرد دیارە بەهۆی یەکێک تەقینی یەکێک لە بۆڕیەکانەوە ئاوێکی زۆری پاک و جوان بەداخەوە بەفی ڕۆچوو. دواتر هەندێک باس لەوە کرا کە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بۆڕیەکان ئامێرەکان ئەو دەستگایی کە لەوێ بۆ نمونە ئاوەکەی بەناودا دەڕوات کۆن بوون بۆیە ئەم ڕووداوە ڕوویداوە. لەوێ شەوە قسەیەکم بۆ بکەی لەسەر سیانە و چاکردنەوە لە چ بەشێکی کارەکانی ئێوەیە بۆ ئەو شوێنانی بە تایبەت کە سیستمەکانیان بۆڕیەکانیان پێویستیان بەوەیە کە چاکسازیان تیا بکرێت چاک بکرێنەوە یان بگۆڕدرێن. کێشەی کۆمبوونی بۆڕیەکانی دابشکردن تۆڕەکانی ئاو کێشەکی سەرتاسەریە تەنها لە سلێمانی یاخود لە شارێکی تر نییە بەڵکو لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان هەیە. ماوەیەکی زۆر بەڕێوەبەرایەتی گشتی ئاو و ئاوەڕۆ لەسەر داهاتی 120 خۆی کە لە داهاتی کۆکردنەوەی ئاو بەدەستی دەگەیی بەشێک لەو بودجەیەی دانابوو بە مەبەستی سیانەکردن چاکردنەوەی هەم بیرەکان هەم تۆڕەکانی ئاو و لە کاتێکیش کە پارە زۆر بوو ئیدارە خۆجەیەکان بە هاوبەشی لەگەڵ فەرمانگەکانی ئەو کارەیان دەکرد کە سەر لە نوێ نۆژەنی تۆڕەکانی ئاوی خواردنەوەیان دەکرد لە ناو شار و شارۆچکەکان بۆ نمونە لە هەولێر ئەوەی کە من بزانم دەیان کیلۆمەتر لە تۆڕی دابشکردنی ئاو لە ناو شار نۆژەن کراوەتەوە و هەروەها لە شارەکانی تریش. بۆیە ئێستاش لە زۆر شار و شارۆچکەکانی تر ئەو گرفتەمان هەیە و هیوادارین لە کاتێکدا کە بودجەی پێویست هەبێ یاخود لەسەر داهاتی کرێی ئاو فەرمانگەکانی ئاو بتوانن ئەوەی کە لە توانایاندا هەیە بە هاوکاری ئیدارە خۆجەیەکان کار لەسەر نۆژەنکردنەوەی تۆڕەکانی دابشکردنی ئەو بکەن. باشە من ئەم فایلم لە بەردەستە کۆمەڵێک زانیاریە کە کار و چالاکیەکانی دەستەی وەبەرهێنان بەڕێزی ینی
دکتۆر محەممەد شکری و ئەوانی لە خۆگرتووە لە یەکێ لە خاڵەکانەڵێ لە کابینەی نوێم و دوای دەست بەکاربوونی سەرۆکی دەستە مۆڵەت بە 43 پرۆژە درراوە بە سەرمایی نزیک 95 میلیۆن دلار و لەسەر ڕوبەری 875 دۆنم زەوی لەم سێکتەرانەی خوارەوە پیشەسازی نیشتەجێبوون فێرکردن گەشتیاری وەرزش بازرگانی تەندروستی کشت و کاڵ پرسیارەکەی من ئەمەوێ پەیوەستی کەمەوە بەوە چی کراوە بۆ ئەوەی کەرتی تایبەتیش ببێ بە هاوکار و هەماهەنگ لەگەڵ وەزارەتەکەی ئێوە بۆ ئەوەی هەموو قورساییەکان لەسەر یانی چ لە ڕووی لۆجستیەوە بێت لە ڕۆمادیەکەەوە بێت نەکەوێتە سەر ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی شارەوانی ئێوە لەو ڕۆوە هیچ هەماهەنگیەکتان کردووە خۆشببختانە لە کۆبوونەوەی ڕابردووی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران پرۆژه نیزامی PPP بڕیاری لێدرا و بەپێی ئەو نیزامە جۆرێک لە هاوکاری و هەماهەنگی و کارکردنی بەیەکەوەی کەرتی گشتی و کەرتی تایبەت دروست دەبێت و لە کاتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان و کە چووە واری جێبەجێکردنەوە بە تەکید نەوەک هەر تەنها وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار سەرجەم وەزارەتەکان و سەرجەم فەرمانگەکان دەتوانن سوود لەو نیزاما وەربگرن و بە تەکید بەشێک لە پرۆژەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار دەکرێت بە هاوبەشی لە نێوان کەرتی تایبەت و کەرتی حکوومەت بەیەکەوە جێبەجێ بکرێت. باشە بەنسبەت بابەتی ژینگەوە کە یەکێکی دیکەیە لە بواری گرنگیدانی ئێوە دیارە ئێمە لە پارساڵ بەر لە پێکێنانی حکوومەت ئێمە بەرنامەی کابینی نوێمان هەبوو بابەتێکمان تەرخان کرد بۆ ژینگە چالاکوانانی بواری ژینگە تەبانەمە بەس لە هەرێمی کوردستان لە تەواوی جیانار چەند ئێستا زەوی بە بۆنەی کۆرۆنا و هەناسەیەکی داوە باس لەواکەن بۆ نمونە وەکو پێویست لا لە بابەتی ژینگە و ئەو مەترسیانەی لە ڕێگەی پیسبوونی ژینگەوە دروست دەبن نەکراوەتەوە ئێمە لە ڕابردوودا وەکو کوردستان 24 کانی قەرژاڵەمان بەسەر کردوتەوە تانجەرۆی سلێمانیمان بەسەر کردوتەوە تەنەن تانجەرۆ ترسیەوە هەیە کە تێکەڵاوی ئاو بێت لە دەربەندی خان هاوڵاتیان دەیخۆنەوە تووشی نەخۆشی دەبن بە هەمان شێوە هەوا پیسەکە لە هەولێر ئەمەیان لەکوێی کار و چالاکیەکانی ئێوە بووە و ئەوەشم لە پێشچاوە کە هەموو ئەو پلانەیەوە بۆ 4 ساڵداتان نابوو بەهۆی هەموو قەیرانانەی کات نەپێش ڕەنگە وەکو پێویست نتوانن 100% جێبەجێ بکەن بەڵام ئەمە بابەتێک نییە کە پشتگوێ بخرێت. ڕاستە بابەتی خاشاک و چارەسەری خاشاک بابەتێکی جیهانیە هەموو گۆی زەوی و هەموو دانیشتوانی گۆی زەوی تایبەتمەندن بەو بوارە و حکوومەتەکان بە جۆرە و جۆری بیر و بۆچوون و ئایدیایەکانیان سیاسەتی تایبەتیان بۆ پاراستنی ژینگە و بۆ چارەسەری خاشاک و بەکارهێنانەوەی هەیە. دیارە لە کوردستانیش بابەتی خاشاک تەنها تایبەت نییە بە سلێمانی و هەولێر و شارە گەورەکان ئێستا پێداویستی هەر خێزانێک لە دوورترین لادێ لە دوورترین گوند لەگەڵ خێزانێکی ناو شار تقریبەن هەمان جۆر لە خاشاکیان هەیە بە ڕەچاوکردنی زۆری و کەمیەکەی بۆیە لە کوردستانیش کێشەی خاشاک کێشەکی سەرتاسەریە و یەکێک لە خاڵەکانی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کارکردنە بۆ چارەسەرکردنی زانستیانەی خاشاک و کارکردن بۆ پاراستنی ژینگە و ژینگە کۆمپانیەکانی ریسایکلینەوە چکۆ لە ڕابردوش باس لەوەکرا لە سلێمانی لە هەولێر کۆمپانیا باشدا ئەنرێت کە وەکو ئاماژت پێدا چارەسەرێکی زانستیانی بۆ بکرێت بەڵێ بە تەکید و ئێستا سێ جۆر پرۆژەمان هەیە کە بەشێکی پرۆژەکان تەواو بوونە کارگەکانی جیاکردنەوەی خاشاک و بەشێکیشی لە ژێر جێبەجێکردنە و بەشێکیشی لە ژێر دیراسەیە ئەو بابەتە جگەلەوەی لە کارنامەی خاڵێکی گرنگە لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پرسێکیش وەکو قەزیەیەکیش قەزیەیەکی جێی بایەخی جەنابی سەرۆکی حکوومەتەوە لە نزیکەوە بەردەوام لەگەڵمان ڕێنماییمان پێدەدات کە بەچ ئاراستەیەک لەو بوارە کار بکەین ئەوەی جێی خۆشحاڵیە چەند هەفتەیەک پێش ئێستا کارگەی چارەسەری خاشاکی سلێمانی کە پرۆژەیەکی استراتیژی زۆر گەورەیە ئێستا لە قۆناغی کارکردنی تاقیکردنەوەدایە کە بەوەش سلێمانی لە کێشەی خاشاک ڕزگاری دەبێ و ئەو خاشاکە جارێکی تر معالەجە دەکرێت و سوودی لێ دەبێندرێ بەڵێ
و سێ کارگەی ترمان هەیە کە یەکێکیان لە دهۆکە لە کواشێ یەک لە ئاکرەیە و کارگەیەکی ترمان هەیە لە تاسلوجێ و ئێستا کارەکانیان دەکەن. چار کارگەمان لە ماوەی داهاتوو دەچنە بواری جێبەجێکردن، یەک لە ڕاپەڕینە، یەک لە سۆرانە، یەک لە ئامێدی و لە سۆران و لە ڕاپەڕین و لە تەچیە لە بواری جێبەجێکردندان لە ماوەی داهاتوو ئینشاءڵڵا کە کاریتیا دەکرێت لە ژێر جێبەجێکردندان بڵێ و هەروەها لە شارە زوریش بە هەمان شێوە لە پلاندایە و چاوەڕێ دەکەین کە بودجەی پێویست هەبێ ئەویش دەچیتە بواری جێبەجێکردنەوە. بەنسبەت هەولێر و شەقڵاوە و کۆیە ئەوان ئێستا لە مەرحەلەی ڕاوێژکارین و بە تایبەتی بەنسبەت هەولێر و کانی قڕژاڵە کاری جدی لەسەر کرایە لەگەڵ کۆمپانیا نەمساویەکان ئێستا لە قۆناغی گفتوگۆ داین بۆ ئەوەی قۆناغی ڕاوێژکاری و فەحسکردنی جۆری خاشاکەکە لێ ببینەوە بۆ ئەوەی دواتر بڕیار لەسەر جۆری ئەو کارگانە بدرێت کە پێویستە چارەسەری بکەم. بە شێوەیەکی گشتی بودجەیەکی زۆر مانگانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ کۆکردنەوە و چارەسەری خاشاک دانراوە کە حکوومەت گرێبەستی لەگەڵ 28 کۆمپانیای کۆکردنەوەی خاشاک هەیە و مانگانە بڕی 11 ملیار و 950 ملیۆن دینار مانگانە حکوومەتی هەرێم کرێی ئەو 28 کۆمپانیایە دەدات لە بەرامبەر کۆکردنەوە و چارەسەریکردنی خاشاک و هیوادارین کە لە ماوەی داهاتوو بایەخی زیاتریش بەو بوارە بدرێت و پێم وایە هاوڵاتیان لەوەش شایەدی دەدەن کە سەرڕای هەموو بارودۆخە قەیرانەکان بەڵام ئاستی خزمەتگوزاری لە کۆکردنەوەی خاشاکی ماڵان لەوانەیە هەندێک جاران دوا بکەوێت بەڵام بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە چووە لایەنی تەندروستی جەستەیی ئەو کەسانەیە و کارانە دەکەن ئەو ئەندازیارانە کە پێیانەوترێ ئەندازیاری پاک و خاوێنی و ڕێزێکی زۆریان لێدەگیرێت لە تەواوی جیهاندا. لایەنی تەندروستیان بە تایبەت لەم دۆخەی ئێستا کە دۆخێکی مەترسیدارە و ڕەنگامە کەمتر پەیوەست بێ بە وەزارەتەکەیەوە بەڵام لە ناو نەخۆشخانەکانیش ئەگەر پزیشکەکان مامەڵە لەگەڵ کیتێکی پاک و تەمیز بکەن ئەوان دواتر مامەڵە لەگەڵ دانەیەکی پیس و ڕەنگە ڤایرۆساوی بکەن. لەسەر شەقامەکان چۆن تەندروستی ئەوان پارێزراوە و چۆن گرنگیتان پێیان داون چ ئەوانەی کە خۆتانە چ ئەوانەی کە کۆمپانیاکانی کەرتی تایبەت و کەسێکی دیاری کراو پێی هەڵدەستێت. بەپێی ئەو گرێبەستەی لە نێوان حکوومەتی هەرێم و لە نێوان ئەو کۆمپانیایانە کرایە بەندێکی تەواو سەبارەت بە پاراستنی ئەو ژینگە پارێزانەیە و لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی دەستچێش و دەمامک و لایەنی تەندروستی و ئەوانەوە و دام و دەستگاکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاریش لە ڕێگەی سەرۆکایەتیەکانی شارەوانی لە شار و شارۆچکەکانەوە بەردەوام بە دوواداچوونی ئەو بابەتە دەکەن و لە کاتی هەبوونی کەم و کوڕی بەپێی بەندەکانی گرێبەستەکە من جاری وا بۆ قسەم لەگەڵ کردم گلەیەوەیان کردووەڵێ لە بەیانی زووە و لە سەردەمی کۆرۆنا باسەکەم تا ئێوارە یەک دەمامکمان پێدەدن لەلایەن کۆمپانیاکەەوە ئەبێ ئیتر بیپارێزین تا ئێوارە ئەوە ئەمەش بابەتێک بووە مافێکی سەرەکی خۆیانە و پێمان خۆشە ئەو گلەیانەمان پێ بگا و لە کاتی پابند نەبوونی کۆمپانیاکان بە بەندەکانی گرێبەستەوە بە نسبەت پاراستنی ژینگە پارێزانەوە هیوادارین بە زوویی خەبەر بدرێ و بۆ ئەوەی فەرمانگەکانی ئێمە سزای یاسایی بەسەر کۆمپانیاکاندا بسەپێنن. کارێکی باشە پێشەوەی بچینەوە سەرباسی پێکێنانەوەی ئەنجومەنی شارەوانیەکان پێم خۆشە ئەمە بە نسبەت هاوڵاتیانەوە گرنگە پرسیارەکەم دوو لایەنی هەیە ئەوانەی کار چۆنە پڕوونی وتان ئەوەی پێوترێ زەوی کارت و کە تاپۆ دەکرێنەوەوانە وەلایەنێکی دیکەش هەرکە پەیوەستە بە زەوی و زاری بە تایبەت ئەوانەی مڵکی گشتی و مڵکی حکوومەتن تەجاوزاتێکی زۆر دەبینرێت لەسەر مڵک و ماڵی حکوومەت. هەندێکیان ڕاگیراون هەندێکیان ڕێگریان لێکراوە پێشەوەی هەنگاوی بۆ بنێن بەڵام هەندێکیان هەتا ئێستا قائیمن و هەن و بوونیان هەیە و هیچ ئیجراتێکیان لەگەڵ نەکراوە بە تایبەت ئەوانەی پێوتری نازەم زەوی کشت و کاڵیە ئەو بابەتانەی دیکێ تەجاوزات بە شێوەیەکی گشتی ئێوە چۆن مامەڵەتان لەگەڵ کردووە و تاپۆکردنی ئەو زەویانی کە پێوترێت زەوی کارت بە تایبەتی چ وەڵامێک هەیە بۆ ئەوان بۆ خاوەنەکانیان. چەند ڕێکارێک هەیە بە نسبەت ئەو کەسانەی کە پێشتر زێدەڕۆیان کردۆتە سەر مڵک و
زەویەکانی دەوڵات. بەپێی یاسای ژمارە 2 ساڵی 2010 کە یاسایەکی زۆر باشە و هەموو فەرمانگە خۆجەییەکان و فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی ڕاست پاردووە کە لەگەڵ زێدەڕۆکار بە پێی بەندەکانی ئەو یاسایە کاردانەوە دەکرێت. بۆیە لەو بوارە دەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر کەم زێدەڕۆیی لە بۆ سەر زەویەکانی حکوومەت کەم بۆتەوە. دەمینێتەوە سەر ئەو زەویانەی کە پێش بەرواری دەرچوونی ئەو یاسایە زێدەڕۆیان کراوەتە سەر یەکێک لە بڕیارەکانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە کاری لەسەر بکرێ دواتر بۆ پرۆژە یاسایی بەناوکردنی زەویەکانی زێدەڕۆیی ئێستا لە مەجای جێبەجێکردندایە ئەویش بە هاوکاری بە ڕێزان پارێزگار و سەرۆکی ئیدارە سربەخۆکان کە لە هەر وەحدەیەکی ئیداری لیژنەیەکی هاوبەشی نێوان فەرمانگە پەیوەنددارەکان دروست دەکرێت بۆ ئەوەی ئەو زەویانە بەخاوەن بکرێن و ئیتر چیتر واتاوانی پێشووتریش دەکرێتەوە یاسا و بڕیارەکان ئەسەری ڕەجعیشانە بێت لە سەرەوانی کە پێشووتر کراون و تێپەڕیون پێش یاساکە پێش ئەوەی تا ڕۆژی دەرچوونی یاساکە شمولی دەکا بەڵام لەوە بەدواوە نەخێر شمولی ناکاتن لە دوای 2010ەوە شمولی ناکاوە تقریبان زۆر کەمە دەتوانین بڵین بە شێوەیەکی زۆر کەمە. باشە بابەتی زەوی کارت نەچێتەوە بە هەمان شێوە بۆ چارەسەرکردنی زەوی کارت بڕیارێکی سەریحی ئەنجومەنی وەزیران دەرچوو کە کاری لەسەر بکرێ بۆ ئەمەش فەرمانگەکانی وەزارەتی شارەوانی سەرۆکایەتی هەموو سەرۆکایەتیەکانی شارەوانی لەگەڵ فەرمانگەی تۆمارکردنی خانوبەرە ئێستا لە هەماهەنگی تەواودان لە هەموو شار و شارۆچکەکان ئەوانی ئەو گرفتیان هەیە چکە ئەو گرفتە لە هەموو شارە گەورە و شارۆچکەکان نییە لە هەموو ئەو شوێنانەی کە ئەو گرفتەی تێدا هەیە قۆناغی حەسڕکردن و ژماردنی ئەو کارتانە تەواو بووە بەشێکی زۆری سەنەدی تاپۆی هەیە ئێستا بەشێکی لە قۆناغی تەدقیقکردن و پێداهاتنەوەدایە لە فەرمانگەکانی خانوبەری تاپۆ بەشەکیشی هەندێک کێشەی تێدا بوو لە نێوان وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی شارەوانی کە خۆشببختانە ئەویش چەند ڕۆژێک پێشیستا کۆبوونەوەیەکی هاوبەش لە سەرۆکایەتی دیوان لە نێوان وەزارەتی شارەوانی وەزارەتی کشتتوکاڵ کرا گەیشتینە سیغەی بڕیارێک کە سەبارەت بە قەرەبووی خاوەن زەویە کشتتوکاڵیەکانن و لە کۆبوونەوەی ڕابردووی ئەنجومەنی وەزیران بڕیاری پێدەرچوو کە ئەوەش دەبیتە چارەسەری پاژماوەی ئەو کێشانەی کە سەبارەت بە کارتەکان هەبوو. باشە بابەتێکی دیکە دڵنیام ئێستا بە دیار بەرنامەکەەوە دانیشتون و هەرچەنە ئەم جارە نەیان زانیوە کە جەنابان میوانداریەکەم بەڵام بیان زانیوە 100% داوایان نەکرد کە پرسیار بکەم هەشتی حەسارۆ بابەتێکی مەلوفە لای هەمووتان ینی من پێشتریش لەگەڵ ینی وەزیرەکانی دیکە لەگەڵ جەنابی دکتۆر فەرسەد پارێزگاری هەولێر باسم کردووە ئەوترێ کێشە سەرەکیەکەی ئەوان بابەتی ئاوە گەیاندنی ئاو خزمەتگوزاری ئاوەگینە باقی کێشەکان هی ئەوەن چارەسەر بن چ شتێکی نوێ هەیە سەبارەت بە هەشتی حەسارۆک و ئەو هەموو نیگەرانی و بێتاقەتی کە چەندین ساڵەتیان کەی کۆتایی هەشتی حەسارۆک کەرتێکی یەکجار زۆرە لە نەخشە گەورەکەی شاری هەولێر کە تەماشای دەکەین و چوارگۆشەیەکی زۆر گەورە لەسەر ڕێگای کۆیە پێک دەهێنێت باش و بە تەواوبوونی ئەو گەڕەکە نزیکەی لەوانەیە 90,000 کەس لەو سێکتەرە بەتەنها دابنیشێ و ئەوەی کە لەگەڵ فەرمانگەی ئاوی هەولێر و لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی هەولێر دیراسەیان کردووە پێویستیان بە نزیکەی لە بۆ دابینکردنی ئەو لەو قۆناغا لە نێوان 100 هەتا 120 لێدانی 100 هەتا 120 بیری ئاوی ژێرزەوی دەبێت کە لەو شوێنەش لە پرسیارەکانی پێشترش ئاماژەت پێکرد کە لە کەس نەزان و لەو کەوانەیە گرفتی کەم ئاوی هەیە ڕادەی دابەزینی ئاوی ژێرزەوی لە کەس نەزان و دەوروبەری لە 200 مترەوە ئێستا گەیشتۆتە 450 متر واتە گرفتی دابەزینی منسوبی ئاومان هەیە لەو شوێنە و ئەگەر بێت و لە نێوان 100 هەتا 120 بیری تر لەو شوێنە لێ بدرێت بۆ ئەوەی ئەو گەڕەکە نۆژەم بکرێتەوە
ئەوە بە تەکید منسوبی ئاو لەوانەیە دابەزێت لە بۆ 600 متر کە ئەوەش مەترسێکی زۆر گەورە دەبێت بۆ سەرشاری هەولێر. چارە چێ بۆ ئەو بابەتان؟ خەڵکی بەڕێزی هەشتی حەسارۆک ماوەیەکی زۆرە چاوەڕێ دەکەن و هیوادارم ئەو سەبر و تحمل و چاوەڕوانیەیان تۆزێکی تریش بەردەوام بێت. ئێستا قۆناغی پرۆژەی ئاوی ئیفراست 4 کا لەلایەن کۆمپانیای بایوەتەری بەریتانیا قۆناغ ڕاوێژکاریەکەی تەواو کردیە. 2 قۆناغ ماوەتەوە کە تەرخانکردنی بودجە و دەست بە جێبەجێکردنە. بە تەواوبوونی ئەو پرۆژەیە نەوەک تەنها کەوانەی کەس نەزان و پێنجی حەسارۆک و هەشتی حەسارۆک لەبێ ئاوی دەربازیان دەبێت، بەڵکو هەموو ئەو گەڕەکانەی کە لە دەرەوەی شەقامی 120 مترین هەمووی سوودمەند دەبن لە گەیشتنی ئەو ئاوا و بە تەواوبوونی ئەو پرۆژە نزیکەی 1000 بیر کە ئێستا ئاوی ژێرزەوی بەکاردەهێنێت دادەخرێ و جارێکی تر دەتوانین سوود لەو ئاوا وەربگرین. باش بابەتێکی دیکە کە زۆر جار لە کابینەکانی دیکە گلەیی لەسەر کراوە ئەوە بووە کە پرۆژەکان لە ڕووی جیۆگرافیەوە عەدالەت لە دابەشکردنیان نەبووە. ینی بۆ نمونەیەوە هێنرێتەوە گەرمیان ئاوی سیروان بە پەنایدا دەڕوات، چەندین شوێنەواری تایە، قەڵای شێروانی تایە، تەمان ئەمە بۆ شارەکانی دیکەش هەر لە خانەقینەوە بیگرە تازاخۆ هەیە. چۆن ئێوە توانیوتانە سەرکەوتوو بن لەوەی کە پرۆژەکان عەدالەت و دادی تیابێت کە دابەشیەکەن بەسەر ناوچەکانە و هیچ شوێنێک غەدری لێ نەکرێت؟ گەر بە کورتی بێت کە پرسیارێکی دیکەشمەوە کۆتایی. هیچ پرۆژەیەک لە هیچ شارێکی کوردستان بڕیاری مرکزی و لەسەرەوەی حکوومەتی لەسەرەوەی هەڕەمی حکوومەتی هەرێم یاخود لە خودی وەزارەتەکە لێ نادرێن. هەموو پرۆژەکانی شار و شارۆچکەکان لەلایەن فەرمانگەکانی ئەو شار و شارۆچکانەوە تەبەنی دەکرێت، بەرز دەکرێتەوە، دەخرێتە پلانی ساڵانەی حکوومەت و دواتریش دەخرێتە پلانی 4 ساڵەی کابینە. ئەگەر هەر شارێک هەر شارۆچکەیەک گرفتی پرۆژەیەکی دیاریکراوی هەبێت، ئەوە لە کەم تەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە کەم تەرخەمی وەزارەتەکە نیە، بەڵکو لە کەم تەرخەمی ئەو فەرمانگە پەیوەنددارەیە کە لەو شارۆچکەیە ئەو پرۆژە گرنگەی نەخستۆتە ناوپلان بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکە و بەنسبەت هەموو وەزارەتەکان و بە تایبەتی بە تەنسیق لەگەڵ وەزارەتی پلاندانان بەردەوام تەماشای ئەو باڵانسە دەکرێت کە نێوان دهۆک، هەولێر، سلێمانی، گەرمیان، ڕاپەڕین، هەڵەبجە ئەو باڵانسە ڕابژیرێ و هەموو شار و شارۆچکەکان پلان و پرۆژەی پێویستیان پێ باش. پرسیاری پێشووتم زۆر بە کورتی ئەم جارالم زۆر بە کورتی بەنسبەت گەنجانەوە کابینەی نوێم چۆن لایی لە گەنجان کردوتەوە بە تایبەت ئەوانی کە لەسەر شەقامەکان کۆشکێکیان داناوە چەند کەسێکی گەنجی جوان و ڕێکوپێگیشی تیاکەن هەلی کاریان بۆ خۆیان دۆزیوەتەوە ئێوە لە وەزارەت چەنە چێتە اختصاسی ئێوەوە و چۆن ئاسانکاریان بۆکەن زۆر کورد بێ سوپاس دەکەم. بە پێی یاسای بەڕێوەبردننی شارەوانیەکان شۆستە و شەقامەکان مڵکی حکوومەتن و تەنها لایەنی جێبەجێکاری لایەنی خاوەنددارێتی ئەو مڵکە حکوومەتی هەرێمی کوردستانە. بۆیە بەپێی ئەو یاسایە شارەوانیەکان خاوەنی دەسەڵاتن بۆ ڕێکخستنی هەم مافی گشتی مافی پیادەڕۆ و بەکارهێنانی لەلایەن ئۆتۆمبیل و ئەوانەی کە ڕەوڕەوەیان هێتایەیان هەیە و هەروەها هەندێک جاریش بۆ ڕێکخستنی کوشک و عەرەبانە و ئەو کابینانەی کە هەیە. لەم زوانە بڕیار دەچێتە هەموو سەرۆکایەتی شارەوانیەکان کە بە هەماهەنگی لە قازانجی گەنجان دەبێت کە ئەو بابەتی عەرەبانە و کوشکانە بە شێوەیەکی هەم ئەندازیاری هونەری هەم بە شێوەیەکی یاسایی ڕێکخا بۆ ئەوەی ئەو گەنجە خۆشەویستانە بتوانن لە بن منەتی خاوەن دوکان و شوێنە بازرگانیەکان بێنە دەر و کرێکی شارەوانی و ببنە خاوەنی داهاتی. جەنابی ساسان ئەونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار زۆر سوپاس بۆ ئەو کاتەی بە ئێمەت بەخشی سوپاس کە بەڕاشکاوی وەڵامی تەواوی پرسیارەکانی ئێمە و بینەرانمدایە و ماندوو نەبن. زۆر سوپاس بۆ ئێوەش هیوای سەرکەوتنتان بۆ دەخواست. هەر بژین بەڵێ بینەرانی ئەزیز من وردە شتەکانم کۆ ئەەکەمەوە لەم 2 سەعاتەی ڕووماڵە تایبەتەکە کە تایبەت بوو
بە تێپەڕینی 1 ساڵ بەسەر تەمەنی کابینەی نۆیەمدا لە خزمەتتاندا بووم بەو هیوایی کە سووتان وەرگرت بێ ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن.